بۆ بەڕێز جەنابی وەزیری پەروەردە دکتۆر ئالان حەمەد سەعید بابەت داواکاری. یەکەم، ئێمە وەکو خوێندکارانی قۆناغی پێنجی پەیمانگاکانی کۆمپیوتەری حکومی و ناحکومی هونەرە جوانەکان و نەوت و گاز داواکارین هیچ جیاوازیەک نەکرێت و بڕیاری دەرچوون بۆ کۆرسی یەکەم بمانگرێتەوە وەکو سەرجەم خوێندکاران و قوتابیانی ناوەندەکانی خوێندن کە بڕیاری دەرچوون ئاهەنگرێتەوە و لە هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا. دووەم، بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و سەرهەڵدانی لەم دواییانە لە عێراق و هەرێمی کوردستان بەرزبوونەوەی ڕێژەی توشبانی ڕۆژانە بۆ ڤایرۆسە پڕ مەترسیە بۆ سەر گیانی سەرجەم خوێندکاران و بەردەوام لە زیادبوونەیە لە کاتێکە کە بەشداری تاقیکردنەوە بکەن و لێک نزیک بوونەوە ڕوو بدات. داواکارین سەلامەتی گیانی خوێندکارانی قۆناغی پێنج لە بەرچاو بگیرێت وەکو گشت خوێندکارانی تری کە بەخشراون و بۆ ئەوەی تاقیکردنەوەکان ئەنجامنێن. سێم، لە ڕووی بەدەستهێنانی بڕوانامە و دەرچوونی کۆتاییمان هیچ جیاوازیەکمان نییە لەگەڵ سەرجەم پەیمانگا و زانکۆکانی سەر بە وەزارەتی خوێندنی باڵا کە ئەوان دەرچوونی گشتیان ڕاگەیاندووە لەسەر ئەساسی کورسی یەکەم و سیستمی یەکەم بۆ سەرجەم قۆناغەکان و جیاوازیان نەکردووە. هیوادارین ئێمەش هەمان چارەنووسی ئەوانمان هەبێت. چوارەم، خوێندکاران ئەو خوێندکارانەی کە لە وەرزی یەکەمی ئەم ساڵی خوێندنا کەوتون مافیان پێشە نەکرێت و دەرفەتی تاقیکردنەوەی خولی دووەمیان هەبێت لە مانگی نوێیە یاخود وەکو خوێندکارانی قۆناغەکانی تر مامەڵیان لەگەڵا بکرێت. پێنجەم، ڕەچاوی خوێندکارانی ڕەچاوی ئەو خوێندکارانە بکرێت لەبەر ئەوەی لە دەرەوەی شارن و ئاستەنگی زۆریان بۆ دروزەبێت بەگەڕانەوەیان بۆ تاقیکردنەوەکان و نزیکبوونەوەیان لە یەکتر بوونی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا و نەبوونی کەمی خزمەتگوزاریەکان لە بەشە ناوخۆیەکان و ئەبێتە هۆی ناڕەحەتیان. شەشەم، دابڕانی خوێندکاران لە 25/2/2020 کە ماوەیەکی زۆر تێپەڕیوە و بۆتە هۆی بیرچوونەوەی بابەتەکان و نەبوونی هەماهەنگی لەو ماوەیەدا هۆکارێکی ترە تاوەکو تاقیکردنەوەکان لە کۆتاییە ئەنجام نەدرێت. هیوادارین لایەنی پەیوەندیدار و وەزارەت داواکەمان بە هەند وەربگرن و پێداچوونەوەکەم بە بڕیارەکانیان و سەبارەت بەم خاڵانە گفتوگۆ بکەن لە نێوان خۆیانە کە ئێمە نووسیمانە. بەڕاستی ئێمەژۆک و هەر خوێندنگایەکی تر و هەر شوێنێکی تر داوا لە وەزیرەکەین چۆن بڕیاریەوە بۆ خوێندنی باڵا کە بە دەرچوو حسابکردن ئێمەش وەکو پەیمانگەکانی تر بە کۆی گشتی دەنگ و ئامادەبوونی هەموو خوێندکاران لێرە ئەمانەوەی پشگیریمان لێ بکرێ و وەزیری پەروەردەش بڕیارێکیش بۆ ئێمە دەربکە وەکو چۆن خوێندنی باڵا و هەموو خوێندنگاکانی تر هیچ فەرقێکیان لەگەڵمان نەبووە هاتوونە تێر ئەمڕۆ تاوەکو داوای مافی خۆمان بکەین بە جدی جیازی ئێمەش لەگەڵ هیچ خوێندکارێکی ترانیە و هیچ خوێندنگەیەکی ترانیە ڕاست ئێمەش سەر بە پەروەردەین کەواتە بۆچی ئەو بڕیارە ئێمە نەگرێتەوە چه جیاوازیەکمان نەبێ و هاتوونە تێرە بۆ مافی خۆمان.